دوو پسپۆڕیواری ڕاگەاندنمان لەگەڵدا ئەمڕۆ قسەباز دەکەین لەسەر هەڵسەنگاندنی کورسات 22 ساڵە کار دەکات تێڕوانینی ئەوان لە ڕوانگەی میدیاییەوە چییە بۆ دەستگای میدیایی کورسات ڕخنەوە پێشنیارەکانی ئەوان ئێمە بە هەند وەردەگرین هەمیشە ڕاو بۆ چوون و سەرنجەکانی ئەوان بە گرنگ دادەنین و هەمیشەش پەیوەندیمان هەبوو لەگەڵ بەشێکی زۆر لە بەشە میدیایەکان لە نێو زانکۆ و پەیمانگاکاندا و مامۆستاکانیان بە خۆشحاڵیەوە ڕاو سەرنج و پێشنیاری ئەوان زۆر جار ئاراستەی ئێمە دەکەن لە ڕێگەی کۆنتاکتی هاوڕێتیمانەوە بێت بێگومانە هاوڕێتیشە و زۆر جاریش لە ڕوانگەی خەمخۆریانەوە بۆ دەستگای میدیایی کورسات دکتۆر حەکیم عوسمان سپۆری ڕاگەیاندن وارووا دکتۆر کاروان محەممەد ئەمڕۆ لەگەڵماندان ساڵی نوێتان پیرۆز بێ زۆر بەخێر بێن و پیرۆزبای کورساتیشتان لێ دەکەین ساڵی نوێ ئێوەش پیرۆز بێ پیرۆزبایی لە کەناڵی کورساتەکەم بە ستاف و ڕۆژنامەنووسان و هەموو ئەوانەی کە دەستیان هەبوو لەوەی کە ئەم کەناڵە بەرە پێش بشێ و هیوادارم وەکو ئەو پەیامانە ئەویسم ساڵی نوێ ساڵە بێ کە ژمارەیەکی زۆر لە بەرنامەی نوێ و پێداچوونەوەیەکی سەرتاسەری بە شکڵ و ناوەڕۆکی ئەو بابەتانێکی پێشکەشەکرێ و هیوادارم ئەوەی کە ئەڵێ دەنگی هەمووانە بە فعلی دەنگی هەمووان بێ و ئەو کێشانەی کە هەن بە وردی پێبچن و بۆی کە بگەنە ئەو دروشمە هیوادارین بەو شێوە با پەیامێکی پیرۆزبایی دکتۆر کاروانی شوەر بگرین زۆر سپاسانەکەم پیرۆزبایی لە کەناڵی کورساتەکەم ئەو کەناڵی کار لە سەرەتای دامەزانیوە توانوێتی بەڕاستێکی وێ لەو کەناڵانی کە پڕبینەرترین بێت ئەمەش لە ئەنجامی توێژینەوەکانەوە بەڕاستی ئەمە ئەم داتایانە ئەخەینە ڕوو هیوادارم کورسات ساڵ بە ساڵ وەک چۆنم ساڵ کۆمەڵێ بەرنامەی نوێی هێناوەتە ناو بەرنامەکانێتی و لە ڕێ بەرنامەکانەوە توانوێتی سەرنجی بینەرەکانی بەلای خۆیان ڕابکێشە هیوادارم کەناڵی کورسات ساڵ بە ساڵ لە نوێدەبوونەوە و لە کەناڵی هەموو ڕەنگەکان بێ کەناڵێکیش بێ لەگەڵ ئاوات و خەمی خەڵکی کوردستانە بێت هیوادارین هەر بەو شێوەیە بێ دووبارە بەخێر بێنەوە اینجا ئەمڕۆ لێرەین بۆ گوێویستی ڕاو پێشنیار و سەرنجەکانی ئێوە لەسەر دەستگای میدیایی کورسات با لەوە دەست پێ بکەین دکتۆر حەکیم لە ساڵی 2000 کورسات کە دامەزرا بۆ ئەو سات گرنگەکەی لە چی بوو بۆ ئەو کاتە بەتەکید ئەو سات هەر بۆ خۆی توانی دەنگی هەمووان بێ یان دەنگی کورد بێ لە جوگرافیاکی فراوانتر توانی کە لە ڕێگەی ئەو توانە مادی مرۆیی کە لە بەردەستایەتی کە لەو سەردەمایە بۆ ئەو سەردەما جیاواز بوو توانی لە کایەجیاجیەکانی ژیان پەیامی خۆی بگەێنێ و گیانبینی خۆی پێشان بدات ئەمە بۆ ئەو سەردەما و بۆ ساڵانێکی دوای ئەوەش کورسات ئەو کەناڵە بوو کە هەمیشە باسەکرا و دیارە حزوری هەرماوە هەریستش بەڵام بەتەکید با لە پرسیارەکەت بێنمەوە بۆ ئەو سای دامەزراندنی کورسات بۆ خۆی گۆڕانکارێکی گەورە بوو لە بواری میدیا و توانی لە ڕێگەی ئەو بیر و بۆچوونانەی کە هەبوو لە ڕێگەی ئەو بەرنامانەی کە پێشکەشی کرد کاریگەرێکی تەواو بخاتە سەر جەماوار و سەر بواری میدیاش بە شێوەیەکی تر ئەو کەناڵە بوو کە خەڵک حەزێ کرد لەوێ کار بکات بە ئەو سەردەما بەڵام بەتاکید کاریگەریشی گەورەی هەبوو و گرنگ بوو بەڵام ئەگە پرسیاری تر هەبێت دوای تر باسی قۆناغەکانی گۆڕانکاریەکانەکەین و چۆن لەگەڵ هەلومەرجەکەیە چۆنەڵی هاتە پێش دیارە ئەوەی کە ئێستا هەیە لەوانەیە لە ئاستی ئەو چاوەڕوانی جەماوەرە نەبێت کە هەبووە پێشتر بەتاکید ئێوە لە بەرنامەکەتان نووسیتانە لە لووتکە دیارە لای ئەوانەی کە کەناڵەکان خۆشەوێ پێیان خۆشە لە لووتکەیە بێ و دیار ئەوانەی کە لێرەش کارەکەن بۆی کە کورسات لە لووتکەیە بێ بەڵام ئایا ئەمەد بۆ جێبەجێ بووە ئەمە دیارە ئێمە کە دانیشتوون دیارە قساکەین کۆمەڵێ شتی گشتی باسەکەین کۆمەڵ خێڵی گشتی باسەکەین کە ئەکرێ بۆ ئەوەی تۆ لە لووتکەیە بیت یا بگەی بە لووتکە یان لانی کەم لەلایەن زۆرینەی خەڵکی کوردستانەوە جێی بایەخ و جێ ئیحتیمام بیت و ئەو سەرچاوی بی کە زانیاری لە بوارە جیاجەکان وەرەگری پێویستی بە ماندووبوونێکی زیاترە کەناڵی ڕاگەیاندن لە ئێستایە لەم سەردەما بڵین ئاڵۆزەیە لەم سەردەمی کەناڵە زۆرانەیە لە سەردەمی سوشیال میدیایە لە سەردەمی
ئەوەی کە دەنگەکان بە شێوەیەکی ئاسان ئەگات کارێکی ئاسانێت تۆ بمێنیتەوە و کارێکی ئاسانێت تۆ بەرەو پێش بچی پێویستە ئەو گۆڕانکاریانە جارێکی تر وەگەڕ خیت یان بخیتە خزمەتی خۆت بۆ ئەوەی بگەیتە لوتکە دواتر لەسەر لوتکەبوونی قسەی زیاترمان نەبێت و ڕاو سەرنجی ئەومان بەلاوە گرنگە دکتۆر کاروان دێمە لای تۆ تۆکو پسپۆڕێکی ڕاگەاندن کورسات بەپی قۆناغە جیاوازەکان هەڵسەنگاندنی تۆ بۆی چییە؟ لە سەرەتاکە کەناڵی کورسا دروست بۆ دیارە دووەم کەناڵی ئاسمانی کوردی بووە لەو سەردەمایە بوونی کەناڵێکی ئاسمانی بۆ کورد گرنگ بۆ بەڕاستی کە بتوانێت پەیامەکانی هەر پەیامێکی لۆکاڵی نەبێ بتوانێت پەیامەکانی بۆ دەرەوەی وەرگرەکانیشی بنێرێ بەڵام ئێستا دەردی برای خۆشەویستم تۆ حاکیم و تێسا کۆمەڵێک کەناڵی زۆر هەیە کەناڵی ئاسمانی تۆ گرنگە بەڕاستی لە ئێستا بتانی لە ڕێی ئەم کەناڵە و کۆمەڵێ بەرنامەی واو هەبێ بتانی ینی نافەسەی کەناڵەکانی تر بکەمەش لە ڕێکیەوە ڕێی بەرنامەوە کرد بۆیە گرنگە کورسا بەڕاستی هەمیشە بەرنامەی نوێی هەبێت بتوانێت ئەو بەرنامانە ئەنێسا خۆشببختانە کورسات مەسەن کورسانویزی و کورساتی شەیە کورسا زیاتر بەرنامەکەی تەرفیهی و هونەری ئەوانەیە زیاتر دەتوانم بەڵام ئێستا خەڵک زیاتر بەنامەی تەرفیهەکە و بەنامی کات بەسەر بەرنەکەیەوە بەلایەوە گرنگە بوونە گرنگە بۆم خۆناغی ئێستا بە تاکید گرنگە سا بەڕاستی ڕاستە زۆربەی توێژینەوەکان گەشتین بەوانەی کە بەنامەی سیاسی گرنگی خۆی هەیە بەڵام لە پاڵەمەشا بەنامەی تەرفیهی و هونەری و کات بەسەربردن و درامە ئەم بەرنامانەش بۆ خەڵک گرنگە خەڵک کاتەکانی خۆی ساتەکانی خۆی بەم بەرنامانەوە بەسەر بەرێ ئەمەش بەچی ئەکرێ بۆ بەرنامانە ئەکرێت ئەو کەناڵە بتوانێ بەرنامەی وا پێشکەش بکە کە بتوانێت جێ سەرنجی وەرگرەکانیش بێ لە هەمان کاتیشە ئێستا کۆمەڵە کەناڵی زۆر هەیە کورسا چۆن ئەتوانێت لە ململانەیە بەرنامەی جوانی جۆراجۆر پێشکەشکا و سەرنجی وەرگرەکانی بەلای خۆی چێش بکە. جا دکتۆر حەکیم با منم پرسیارە لە بەڕێزت بکەم کە بە قسەکەی جەنابەت و هەروەها دکتۆر کاروان ئێستا ڕکابەرایەتێکی زۆر چڕ هەیە لە بواری میدیایەوە زۆریش ئاسانە با بڵێن ئەم بوارە چونکە تەکنەلۆژیا وای کردو بە قسەکەی جەنابەت زۆر بە ئاسانی ئەتوانین دەنگی خۆت بگەینی زۆر جارە بینین لەم ڕکابەرایەتیە چڕەیە با بڵێن کۆمەڵێک بابەت وەک کەلتور وەک دابوونەریتی کوردی لانەیە کرابێتە قوربانی بەداخەوە یان مەترسی لەسەر دروست بوو بێ پێم خۆشە بەڕێزت لەم نێوەندەیە باسێکی کورسات بکەی کە کورسات زۆر بە احتیاتەوە هەنگاو بە هەنگاو زۆر لەسەر خۆ خەریکە ڕوا بۆی کە ئاگای لەو لایەنانە بێت کە پارێزراوێ پێم خۆشە بەڕێزت دووە کەسێکی پسپۆ قسە بکەیت لەسەر ئەم هەنگاوە لە سەرخوانەی کورسات کە هەنگاوەکانی لەبەر ئەوە لەسەر خۆیە کە ئاگایەکی لەو لایەنانە بێت کە وەک ئەرکێک لەسەر شانەی خۆی ئەزانێت کە ئەبێ بیپارێزێت و ئاگای لێبێ بەتەکیید ئەگەر بڵێن وەکو ڕێژە زۆرترین بایەخ دراوە بەو لایەنانە لە کەناڵی کورساتەوە بەڵام بەتەکیید پێویستە ئەم پەیامە لای کورسات کە هەیە لە لای خەڵکیش هەمان بایەخ و گرنگی هەبێ کاتێک کە تۆ کارەکەی لە چوارچەوەی کەناڵێکی ڕاگەیاندن کە مێژوویەکی هەیە کە ئیمکاناتێکی لەبەردەستایە کە ئەرکێکی لەسەر شانەوە کە پەیامێکی هەیە پێویستە بە ئاگا بێ بەردەوام لە جەماوەرەکەی ئایا ئەوەی کە ئیکات لە چوارچەوەی ئەم کەناڵە پڕاپڕ هەموو ئەو بڕگە و بابەتانەی کە پێشکەشی ئەکات خزمەتە بەو جانبەی کە باسی ئەەکەی یان بە شێوەیەکی گشتی ئەم کەناڵی کورساتی بڵێن ئەمی جانبی هونەری و ئەوەی باسەکە فەرەنگەکە پەیامەکەی چییە؟ ئەوێ چی بکات؟ ینی ئەم کەناڵێک هەموو سەعاتەکانی پەخشی خستۆتە خزمەت ئەو پەیامەوە یان هەندێک جار هەستەکات کە کاتێکی و نازانێت چی تێ بکات ینی من لە ژێر سێبەری لە پەنای ئەو دروشمە هەندێک جار ئەبینم کات کوشتنی تایە یعنی کەناڵی کورسات لە هەندێک کاتە بێتە ڕادیۆ لە پەخشایە نابێ مەسەلەن شتی وا بکرێ لەم سەردەمەیە کە چرکەیەک کاریگەری و بایەخی خۆی هەیە زۆر جار کۆمەڵە بابەتێک پێشکەشەکرێ کە ئەکرێ وەزیف لە ڕێگەیەکی ترەوە هەر بە سوود بەرگرتن لەو تەکنۆلۆژیای کە لە بەردەستایە ئێستا ئەتوانی تۆ ئەو کلێنە پڕکەیتەوە و من پێم وایە هەندێک جار یەک کەناڵێک ئەگەر بێت و تەواوی ئەو بڕگە و کات و توانایانەی بەو پەڕی ینی تواناوە سوودی لێ ببینرێ ئەتوانی یەک کەناڵێک ئیکتیفا بکەی جانبەکان هەموو لایەنەکان هەموو کایەکان چۆنڵی ڕووماڵکەی هەموو لایەنەکان ئەگەر بێت و بەوردی و
و توانایەکی زیاتر بخیتە باش خزمەتەوە. ئەمانەی کە باسیەکەی لە ڕووی پرۆفیشنالیەوە یان لە ڕووی میدیاییەوە جانبی خۆی زۆرە ینی لێکدانەوە و بەحس و توێژینەوەی زۆری ئەوێت بەڵام کورسات تا ئێستا توانوێتی مەسەلەن پامەکەی دیارە ڕوونە لای وەرگر ینی کورسات دەزانین و چەند کەناڵێک لە خۆ دەگرێت کورساتی یەک ئێمەکەوای ئەڵێن کورساتی یەک فەرهەنگیە پامەکەی ڕوونە پامەکەی گەیشتۆتە وەرگری ئێمە وەرگری ئێمە دەزانێت پەیامی کەناڵێک بۆ کەناڵێک تر جا بکاتەوە خۆی دراسەیەوێ بە کورتی ینی من بۆ خۆم لی تێگەیشتوم لەبەر ئحتیمامێکم بە کورسات هەیە متابعی کورساتەکەم لی تێگەیشتوم ئەو خەڵکانەشی کە نازانم ئەوان چۆن لی تێگەیشتون چونکە ئەمە پێویستی بەوەیە کە تۆ بەوردی کاکاری کەناڵی ڕاگەاندن ئەگە جمهورەکەی لامەبەست بێت شێوازی جۆرا و جۆر بەکار ئەهێنەیە بۆ ئەوەی تێبگا لە خۆی لای جەماوەرەکەی یعنی لە خۆی تێبگا لای جەماوەرەکەی زۆر گرنگە تۆ ئەمە بزانی اینجا ڕێگاکانی توێژینەوە زۆرن ئەکرێ لە چەند گروپێکە تۆ بتانی ئەگەر بێت و میتۆدێکی دروست بەکاربێنیت توانی تێبگەی لە کێشەکانی خۆت دوجار ئەکرێ بە شێوەیەکی فراوانتر توێژینێکی فراوانتر کە بۆی بزانی تۆ لە کوێی کەناڵەکانی تری ئێمە ینی ئەومان چۆنڵی شاراوە نییە کە زۆرینەی خەڵک ئێستا هەندێک کەناڵ لەسەر زاریانە بەردەوام کورسات لەبیر نەچۆتەوە ئەوە نەبێ بڵێت بچێت بەڵام بە بەردەوامی لەوانێ هەندێک لایانی ئیجابی بێت هەندێکی سلبی بێت هەندێک ئیجابی ئەوەیە کە کورسات زۆرجار خۆی نەخستەوە هەندێک مەحماوە هەندێک ململانی زۆر زۆر سەختیان ناڕەحەت بۆ کاری میدیایەکان دەجار پیشەی بوونی بکاتە قوربانی ئەمەی نەکردووە بەڵام هەندێک جارش باشە با من پرسیارە ڕژان با دکتۆر کارۆن بەڵام باتەوە لەسەرمە کورساتکان دەجار خۆی نەخستۆتە نێو هەندێک مەعماو هەندێک ململانی زۆر جار سیاسی کۆمەڵایەتی زۆر جار هەندێک کێشەی کۆمەڵایەتی هەیە کە لە کورسات نابێت بە خەبەر لە هەندێک کەناڵێکی سێرەکی دەست تۆپی خەبەرەکانیاندایە لە بەرۆی زۆر جار کورسات پێی وایە دەبێت پێودانگێک هەبێت بۆ ئەوی کە تۆ بزانی هەندێک سنووری کۆمەڵاتی هەیە نەیبڕی ئەمە زیانی بە کورسات گەیاندوە یا قازانج پێگەیاندوە دکتۆر بە پێچوانەوە قەنجاجی بە کورسات گەیان و تۆ بەڕاستی هەنێ بابەتی هەواڵی هەیە تایبەتی تاوانە یا هەر دیاردەیەکی کۆمەڵایەتی تۆ ئەو دیاردەیە بەڕاستی یەکلا نەبێتەوە تۆ ناتوانانی یەکسەر مەسەرەن ئەم بابەتە بێنیتە سەر کەناڵەکە و بێی لێدوانی ینی ناڕاستی و نابابەتی لەسەر بێ بۆیە گرنگە بەڕاتی کورسات لەم بوارەیە ینی بە شێوازێکی ئیتیکانە مامەڵە لەگەڵ ئەو نەکە دیادی کۆمەڵایەتی هەموو بابەتێکی هەواڵی ڕۆژ پێویستە بە شێوازێکی ئیتیانە مامەڵی لەگەڵاکە بۆیە گرنگە بە تایبەتی ئێستا تاوانی کۆمەڵایەتی ئێستا خۆمان نەزانین زۆر زۆرە بە تاوانی کۆمەڵایەتی بوارێکی فراوانی هەیە ینی گرنگە بەڕاستی لەم بوارەشە کورسات ڕۆڵی هەبێ یعنی ئێستا لەو وەکو پێشنیاریش مەسەڵەن کورسات لە بواری بەرنامەی کۆمەڵایەتیە بەڕاستی بەرنامەی نییە لە بواری ژینگەیە بەرنامەی نییە وەڵام من ویستم بیکەم بە پێشنیارێ بۆ کۆتای بەڵام خۆ باسی کرد ئێمە ڕۆژێکی نوێ زۆرترین گرنگیمان بە ژینگەیە دکتۆر وڵی برای بەڕێزم کاکتۆ حەکی مەزا ئێستا ژینگە بەڕاستی ئێستا بابەتێکی گرنگی نێودەوڵەتی خۆشمانە دیفاع لە زۆر 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 بەڕاستی چۆن مەسەری هەر ئاو وشکانی ئەمەە نییە چۆن گرنگ بە سەوزایی ئەمە گرنگە تۆ وا تاکەکانی کۆمەڵ ڕابێنی چۆن گرنگ بە سەوزایی و ئاوەدانی و بابەتی ژینگەی بێت ئەمە گرنگە جەنابەت ئێستا باسی با بڵێن کۆمەڵک بابەتت کرد بە منم پرسیارە لە بەڕێزت بکەم کە کەناڵێک بۆی کە لەم سەردەمە بەپێی ئەم بارودۆخەی کە کورد هەیەی بتوانێت سەرکەوتوو بێ و هەنگاوەکانیشی دروست بێ ئەبێ بە چ شێوەیەک بێم هەنگاوانە قورسە بەڕاستی لەم سەردەمای قورسە تۆ بتوانانی بەڕاستی هیچ کەناڵێ ناتوانێت 100% بڵێ ئەم کەناڵە بڵێ کەناڵێکی بابەتی یا کەناڵێکی پرۆفیشناڵم یا کەناڵێکم بە تەواوەتی ئەتوانین بڵێم بنەماکانی ئیتیکی ڕاگەاندن بچەسپێنێ ئەمە لە دنیاە وانی تۆ ناتوانانی 100% ئللا بە تایبەتی لە کاتی ئەزمەکە لە کاتی شتێکەکەیتە ئاراوە هەموو کەناڵێ بە پێی خۆی ئەتوانێت بەڕاستی تش بخاتە سەر ئەو بابەتەوە و هەموو کەناڵێکی سیاسەتی خۆی بمانوێ نەمانێت لە ڕێگای ئەو سیاستەی خۆیەوە تێڕوانین و دید و بۆچوونی بۆ ئەو بابەتە ئەخاتە ڕوو کە خۆی ئەوەی نەگەڵ لێکەوتەی هەواڵەکە چۆنە ئەمە بەڕاستی مێژوویەکی درێژێ لە بانی میدیای کوردی ئەمە ناتوانین باش دکتۆر کاروان قۆناغ لە دوای قۆناغ کورسات دەیەوێت ساڵ لە دوای ساڵ خۆی نوێ بکاتەوە ینی بەردەوام دەیەوێت
لە خەمی بینەرەکانی دابێت لە خەمی بابەتی نەتەوەی دابێت زۆر جار خەم و شادیەکان لە هەردوو بوونەکەدا ئێمە بەشمان کردووە میدیا ئەبێ بەم جۆرە کار بکات ینی ئەمە لە ڕووی ئەکادمیۆ وایە یان جۆرێکی ترە کێشە نیە چۆن کار دەکەی گرنگە پامەکەت بگەینی ئەمەش ڕاستە لەبەرەوەی ئەمە ئێستا کەناڵێکی نیشتیمانیمانە بەڕاستی گرنگ بە بۆنەکان بە گرنگە بەڕاستی کورسات و کەناڵێکی کوردی هەم بۆ ناخۆ هەم بۆ دەرەوە بمانێ نەمانێت کۆمەڵێ بۆنەی نەتەوایەتی و نیشتیمانیمان هەیە ڕاستە کورسای لەم بوارەیە بەڕاستی بە هەموو بۆنەکانە بەنامەی تایبەتی هەبووە وە گرنگە کورسای لەم بوارەیە زیاتر گرنگ بۆ بوارانە بە تایبەتی بوارە نیشتیمانیەکان کە بمانێ و نەمانێت گێڕاوە یانێ گێڕاوە لە ڕابردوودا ئەتوانم بڵێم بەپێی ئەو پرسە نیشتیمانەیە کە هەیە بۆ کورسای لە هەموو بۆنەیەەکە کە من تابعام کرد بێ بەنامەی هەیە بەڕاستی بۆ من پرسەکە بەڵام بەرنامەکە نەکراوە بە پرسێکی نیشتیمانی بە پرسێکی گەورە ڕاستە ئەچی حکوومەتەکی کەناڵی دەوڵەتەرکی کەناڵ نیشتیمانیە بەڵام گرنگە کورسات لەم بوارەشە زیاتر لە پرسە هەن نەتەوایەتەکانە بیری خەمی ئەم نیشتیمانەی نەبێ مەسەن بەنامەی جۆرە و جۆریشی هەبێ بۆ ئەم بوارە بەڕاستیەکێک لە گرفتەکانی کەناڵەکان ئەمڕۆ ئەوەیە بەڕاستی کۆدەنکێکی نیشتیمانی نییە لە ناو تاکەکانی کۆمەلگادا لەبەرەوەی زۆربەی کەناڵەکان کەناڵی حیزبین بەڕاستی گوتارەکان گوتاری جیاوازن ئەمەش بمانوێ نەمانەوێ پەرتەوازی لە ناو تاکەکانی کۆمەلگا دروستەکە بۆ یەکە کەناڵی کورسا زیاتر لەم بوارەیە بەردەوام بێ بتوانێت کۆدەنجی و لە ناو تاکەکانی نیشتیمان دروستکە باشێکی باشە بێ بۆ کەناڵ کورسات. دکتۆر کاروان بابەتێکی لا وروژاندم ئەڵێ بەشێکی زۆر لە میدیاکان لە کوردستاندا میدیای حیزبین ینی شتەکەوەیە تازەوا هاتووە مۆرکە حیزبەکەی پێوە دیارە کورسات یعنی هەستەکەی زیاتر مۆرکێکی حیزبی بە نێو پرۆگرامەکانیا دەرکەوێ یان نەو بابەتە ینی ئێمە کەناڵی کورساتە قساکەین کە باسی کەناڵی کورساتەکەین یەکسەر هیچ نیشتیمانی کوردستانێتە بێگومان کەناڵێکی لە چوارچێوەی ئەم پارتە سیاسیە ینی کارەکانی خۆی ئەنجامەدات و هەر کەسێک کە تەماشایەکە هەستی پێکات ئەم ئەحساسە کە لای هەموو خەڵک ئاشکرا بوو بتەوێ یان نەتەوێ وەرگێر کاتێک کە پەیامەکە لە تۆ وەرەگرێ لە سیاقەکردنی هەواڵێک لە بەرنمەیەک لە هەڵبژاردننی گۆشەیەک لە هەڵبژاردننی حەدەسێک لە حەدەسەکان ئەنجاگە بوارە کۆمەڵاتی بێ سیاسی بە هەر ئابووری بێ کاتێک کە تۆ ئەو پەیامی خۆت ڕەوانی جەماوەرەکەی بە شێوەیە لە شێوەکان وا لێکە دێتەوە کە ئەمە پەیامی یان دیێتی نیشتیمانی بۆ ئەم بابەتە ئەمە پێویست ناکە ئێمە ئەوەی لێ بکەین کەناڵگەلێکەیە ئەو کەناڵانە نەیوتووە من سەر بە فڵان حیزبم و ناوەکەشی و ئەوەشی هیچ ئەوەی نییە بەڵام خەڵکەمی ئەزانێ ئەمە کار بۆ فڵان حیزبی سیاسیە کات و هەموو پەیامەکانی ئەگەچێتە خزمەتی سیاسەکەیەوە ئێمە ناتوانین ئەو شتە ینی خەڵک وا شعرێکی لا دروستکەین کە ئەمە ئەوەیەکێتی نیە بەڵام گرنگ ئەوەیە تۆ لەم چوارچێوەیە ئەدائێکی وا پێشکەش بکەی کە ئەو پەیامەی کە ڕەوانی لای خەڵکەکەیت ڕاستی و دروستی و وردی و بابەتی بوونی تیا بەرجەستە بێ خۆ ئەگەر سبەی لە دوای ئەوەی کە مەسەن حەدەسێک و دوان وسیان بۆ دەرەکەویان بینەر بۆی دەرەکەوێ کە ئەم کەناڵی کە لە دیدی لە چارچێوی ئیچێتیەوە کارەکات مامەڵەیەکی دروست لەگەڵ حەدەسەکانەکە ئەمە گرنگە بزانێ دیارە مۆزوعی کەناڵی حیزبی ئەوە بۆتە حاڵتێک کە لێرە کەسی دەرناچی هەر هەمووی بە شێوە لە شێوەکان سەر بە پارتێکی سیاسی سەر بەوەیەکی ئەوەیە بەڵام ئایا تۆ چۆن مامەڵاکەی ئایا خۆ حیزب ناکرێ ڕۆڵێکی ئیجابی بێ ینی ئەو سوورە نەمەتیایی کە لەسەر حیزب هەیە لەم منطقەیە کە ئەو هەموو نەهامەتی و نەکبەتیەکانی ئەم میلەتە خراوەتە سپاڵ حیزب ناکرێت تۆ لێرە بەشێکی گرنگی ینی باشی حیزب پێشاندەی لێرە لە ڕێگەی ئەوەی کە پەیامەکانت ورد بێت پەیامەکانت ڕاست گۆیانە بێت پەیامەکەت بابەتی بێ ئەکرێ ئەم حاڵتە بکرێت لە کەناڵی کورسات یا کەناڵێکی تر و بەشێکی زۆر لەو کەناڵانەش مامەڵەیەکی دروستیان کردووە لەگەڵ ئەم ینی ئەوە نییە هەموو بابەتەکانیان ناورد بێت و دوور بێ لە ڕاستی ئەو شتانە نەخێر هاتوون بەشێک لەوانە سیاستی خۆی تێکەڵ بە
هەواڵە کردووە و بە نەتیجە توانیوێتی معلومەکە بگەێنێ و گۆشەیەکی تری یان زاوەیەکی تری ئەو ڕووداوە بە خەڵک بگەێنێ خزمەتی کەناڵەکەی کردووە و خزمەتی سیاستەکەش کردو زۆر جارش لەو بابەتە زۆر هەستیارەکان نەبێت بابەتەکەی ڕاستگۆیانە بووە و تەعاملێکی دروستی کردووە لەگەڵ حەدەسەکە لە بەرەوەی کە تەسیرێکی سلبی لەسەر حزبەکە بەجێنێشتووە. دەستان خۆش بێت دکتۆر دواتر پرسیارەوەم هەیە ینی دەبێت وەڵامی ئەوم بیتەوە ئەو کۆدەنگیە میدیات چۆن دەتوانێت دروستیکە. یعنی ئێمە هەندێک نمونەمان هەیە و پێمان وایە تارگێتەکەمان پێکاو من لە هەندێک جوار کەمپین و پرسی کۆکردنەوەی هاوکاری و کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە و ینی هەندێک بابەتمان کردووە وەکو میدیا پێستاین بە ئەرکی خۆمانمانزانی و بەڵام لە گەیاندنی پەیامەکان و لەوەی کە کۆدەنگیەک دروست بکەین ئەو کۆدەنگیە بەچی دەبێت و ئامرازەکەی چۆن دەبێت ئەگەر وەکو نمونێک ببینەرانیشمان تێبگەن کورسات خاوەنی دەیان کەمپینی جۆراجۆرە ئیتر بۆ ڕائێزیەکانمان بێ بۆ شنگال بێ بۆ کۆمەک و هاوکاری بێ بۆ توشبوانی شێرپەنجە بێ زۆر کۆمەکی تر کراوە. تازەترین کۆمێکیش کە ئەمڕۆ هەڵمەتێکە ڕامانگەیاندووە کە لە 22 ساڵی دامەزانی کورسات هەڵمەتێکی ژینگەی شاوە هەر بۆکو وەڵامێکە بەردەوام دەبین لە ساڵی 2022 چۆن ژینگە بکەینە خەمێکی گرنگ لە ژیانمان. ئەم کۆدەنگە بەچی دەبێت ینی ئێمە دەتوانین بەچی ئەم کۆدەنگە دروست بکەین. بابەتێکی گرنگە وروژان بەڕاستی دیار هەموو کەناڵی ئەرک و تایبەتمەندی خۆی هەیە ڕاستە کەناڵی کورسات کەناڵێکی حیزبی بمانە نمانەیە کەناڵە کوردەکان بەعامیان ڕاستە خۆی ناڕەسۆ کەناڵی حیزبین بەڵام گرنگترین شێت ئەوەی کە کورسات بیکە ڕاست ئێمە لە وڵات لە تەنگەژەیەکی سیاسی ئابووری کۆمەڵایەتیە ئەمڕۆ خەڵک خەمی هەیە بەڕاستی بمانێ نەمانی خەڵک داواکاری هەیە گرنگە کورسات ئەم داواکاریانەی خەڵک ئەم خەمانی خەڵک بخاتە سەر شاشێکە و بیگەێنێ ئایا ئەگەر ئەرێنی بێ یان نەرێنی بێ ڕاستە ئەمڕۆیەتی نیشتمانی کوردستان دەسەڵات هەیە باتە تەنها پامەکانی لە خزمەتی جوانکردنی حیزبەکەی و دەسەڵاتان نەبێ ئەو بابەتانەی کە نەرێنیە بۆ دەسەڵاتیا بۆ پەرتەکەی گرنگە بیگەێنێ ئەو کەمپینانەشی کە باسی کرد ئەمڕۆ بەڕاستی زۆر گرنگە کێشە هەیە گرفت هەیە لە وڵاتە نەبوونی هەیە ئەمانە گرنگە کورسات لە هەر شوێنێکە ئەم گرفت و کێشانە هەبێ کورسات ئەم دەنگانە بەبێ جیاوازی پەیامەکانی بنێرێ بۆ وەرگرەکانی بەڕاستی ئیشێکی زۆر باشەکان لەم بوارێ ئاگە بیکە. باشە کارم سەحری شاتۆتەوە بابێتەوە بۆ ستۆدیۆ پێما بێت بەردام بە دکتۆر جیان لەسەر ئەو کۆدەنگیە هەر ئیزافەیەک بۆ برام دکتۆر کاروان هەر کەناڵێکی ڕاگەیاندن کە ئەوێ کۆدەنگی دروست کات دەست پێکات بەوەی کە زانیاریەکی زۆر بە شێوەیەکی چۆڕ لەسەر ئەو بابەتە بە خەڵک بگەێنێ بۆ نمونە بابەتی ژینگەیت باس کرد سەرەتا پێویستە هەر کەناڵێکی ڕاگەاندن کە ئەوێ بابەتێک فۆکسی بخاتە سەر چۆنڵی کۆدەنگی لەسەر دروستکە یا خەڵک بەرەو پیری بێت پێویستە سەرەتا زانیارێکی زۆر و بە شێوەیەکی چۆڕ فۆکس خاتە سەر ئەو بابەتە لە ڕێگەی هەواڵەکانی و لە ڕێگەی راپۆرتی تایبەت و لە ڕێگەی چاپێککەوتن و ڕێگە سەررجەم ئەو توانە و ئیمکانات و ئەو ژانرانی کە لە چوارچەوەی کەناڵێکی ڕاگەاندن هەیە بیخاتە خزمەت ئەوەی کە ئەو زانێرانە ببەخشێ بە خەڵک وا لە خەڵک بکات کە ئەم بابەتە گرنگیەکی زیاتری هەیە لە بابەتەکانی تر لەم کاتە ساتەیە و مۆزوعی ژینگە بە تەکید بەدەر لەوەی کە لەوانەیە لە هەندێک هەلومەرج و هەندێک کاتە بۆ شوێنە گرنگیە بێ بەڵام خۆی چێکە لە خەمەکانی جیهانەکانە کە لە هەموو شوێنێک ئەم زەویە ئێستا مۆزوعی ژینگە بۆتە ئەو بابەتێک کە گرنگی پێدرێ تەنانەت بۆتە دروشمی کۆمەڵە حیزبێک بۆ ئەوەی کە انتخابات بنەوە بۆی ئەوەی کە خۆیان ناو خەڵک جێگیرکەن جا ئەم هەنگاوی پێدانی زانیاریە بە تەنیا بەس پێدانی زانیاری نابێت لە قۆناغێکەمە ئەو وردەکاریەکە دوجار زیاتر ئەوێ پێت بڵێ خەتای چییە لە قۆناغەکانی ترە لە قۆناغێکەکەمە زاناریت پێدا دوای وردەکاریت پێڵێ دوجار ئەوێ پێت بڵێ هۆکاری تێکچوونی ئەم ژینگەیە چییە لەوێشە جارێکی تر بە چڕی هەموو لایەنەکانی پشکنێ دوجار پێتەڵێ ئەرکی تۆ چییە ئەلێرەیە لەم قۆناغی ئەگەر بێت و بە شێوەیەکی خشتە بۆ دانرا و
بتوانێت لە قۆناغی یەکەم و دووەم و سێم بەسەر کەوتوی بڕوات و خەڵک وا لێ بکە کە مۆزوعی ژینگە بێتە بابەتێک لە لای و بێتە قسە و باسی خەڵک لە سایی ئەو کەناڵ ڕاگەیاندنە یا لە سایی ئەو توانە ئیمکاناتی کە ئەو کەناڵ ڕاگەن گەڕ لە دوجارە ئەتوانێت بە خەڵک بڵێ هۆکاری پیسبوونی ژینگە و تێکچوونی ژیانی تۆ و پەیوەندی بەمە وەرە هاوکارم بە لەوەی کە ئەم شتە ناوبەرین یا وەرە هاوکارم بە لەوەی کە ئەم کارە پێکۆ بکەین لێرەیە ئەو ئەتوانێت سەرکەوتوو بێ لە هەڵمەتەکەی با منش پرسیارێک لە دکتۆر کاروان بکەم ئەم پرسیارە دکتۆر لانێ زۆر لە لای بە تایبەت میدیاکاران دروست بێت کە ئێمە لە ئێستای هەنگاوەکانمان لە بواری میدیایە زۆر هەنگاوێکی با بڵێن مێژوویانە نییە و لەوانەیە زۆر جار هەڵەشی تیا بکرێت بەڵام ئایا بۆ ئەوەی کە میدیا لەلایەن هاوڵاتیانە وەربگیرێت و مەقبول بێت ئایا پێویستە کات کە میدیا دوای سەلیقەی خەڵک بکەوێت یان نا میدیا خۆی ڕێچکەیدا بگنێت و خەڵک دوای با بڵێن ئەو سەلیقەیەوە ئەو ڕێگەیە بکەون گرنگە میدیا خۆی بەڕاستی ئەو سەلیقەی هەبێ خۆی ئەو ڕێگای هەبێ ئەو بەرنامەی هەبێت ئەنی بەڕاستی سا من باسم کرد برای بەڕز دکتۆر حەکیمیش باس کردم لە وڵاتە فەوزایەکی زۆر هەیە مەسەڵەن بواری کۆمەڵایەتی بواری سیاسی بواری ئابووری تۆ چۆن بتوانی بە بەرنامەی خۆت بە شێوازێکی زانستی ئەم کێشانە یا بەڕای یاد بواری کۆمەڵاتی چۆن بتوانی ئەم کێشانە ڕاستکەیتەوە بۆیە گرنگە میدیا بۆ ئەم بوارانە بەرنامەی خۆی هەبێ ئەم کێشانە چۆن بخاتەڕ ئەم کێشانە چۆن ڕاستکاتەوە ئەم دیادانە بۆ لە وڵاتە زیاتر بەرە و پەرستاندن ئەچێ گرنگە میدیا خۆی ئەو ڕێچکەیە بگرێتە بەر نەک دوای وەگرەکانی بکەیت زۆر باشە جا ئێمە لەگەڵ دکتۆر حەکیم و دکتۆر کاروان چوار میوانی زۆر بە بەهرەشمان لەگەڵایە ئاری با بڕۆینە لایەن سێ جەلال یاری کە بە دەنگی خۆشی تەمبورەکەمان لەگەڵایە خاتوونێکی دەنگخۆش مەحسان ئەحمەتوڵڵاهی و هەروەها نگین سادات بە دەنگی خۆشی ئەو ئامرە نوێیە باران و کاک ئاکار مستەفاش بە دەنگی خۆشی دەفەکەی جا ئەگەر هەر لە سێ جەلالەوە دەست پێ بکەین سەی جەلال ئەگەر عزیز کێشی مایکەکە لە لای بەڕێزت هەبێت بۆ ئەوەی کە قسەمان بۆ بکەیت پێمان خۆشە هەم پەیامێکی جەنابەت وەربگرین هەم ئەوەی کە بزانین قسەی جەنابەت لەم ڕۆژەیە چییە سڵاو و ڕیزم هەست بە خدمەتی هەمووتان ساڵی نۆتان پیرۆز بێت ساڵی نەوەی هەموو پیرۆز بێت هیوادارم لە ساڵی نۆ هەموو لاپڕ لە خۆشی و ئاشتی و سەلامەتی بێت ئیشەڵڵا کە بەو شێوەیە بێ زۆر باشە جا ئەگەر عزیز کێشی مایکەکە لێ بکەیتەوە بۆ ئەوەی کە با بڵێم ئەو میوانە ئازیزانەی دیگەش بتوانن لە گفتگۆکە بەشداریەکمان لەگەڵا بکەن مەساخان دەنگی خۆشی جەنابتمان لە گۆرانیەکە بیست تۆ کوردی قسەکردنەکەت لانێ تۆزێک لە بۆت زەحمەت بێ پێمان خۆشە بەس بە کورتی پەیامێکی تۆش گوێمان لێ بێت درود خدمت شما و بینندگان عزیز سال نو رو تبریک میگم امیدوارم سالی سرشار از سلامتی مهر و صلح برای شما و همه مردم جهان باشه هیوادارین ئەو پەیامە کە خواستت پڕ لە خێر و بەرەکەت بێ ئەمساڵ بگاتە لای خواوە بەدی بێ پەیامە جوانەکەت ئەگەر عزیز کێشی مایکەکە بێ بە ئەو کچە جوانێ دیکەش نگینگیان بۆی کە ئەوش پەیامێکی خۆمان ئاری پێشکەش بکات باس خۆش بی سەرەتا یادی 22 ساڵی کورسات پیرۆز بێ و ساڵی 2022 لە هەموو لایەک پیرۆز بێ و هیوادارم بەردەوام بن لە بەرنامە جوانەکان شتانە مەش سوودمان کاکە ئاکار مستەفا بە دەف پەیامی خۆت ساڵی نوێی هەموو لایەک پیرۆز بێ هیوادارم هەموو ئەم ساڵ بێ بە مای خۆشی بۆ هەموو لایەک دەستان خۆش ئێمە دواتر بە تایبەت دێنەوە لاتان زیاتر جسمان گفتوگەکانمان کۆتایی پێبێنین اینجا بچێنراتان دەستان خۆش بە دووبارە زۆر دۆسپاس دکتۆر ئەگە بە کورتی ئەیچی دوا وەڵامی خۆتانم پێ بڵن چکە ڕابچوونی بەشێک لە هونەربەندان و کەسایەتی سیاسیشە لەسەر کورساتێ دەمانە بیبینین لەم سەردەمی سۆشیال میدیایەدا پەیامەکانی تیڤی و تەلەڤیزۆن قورستر نەبووە بڵێ قورستر بووە لەبەرەوەی سەرچاوی تر هەیە بۆ ئەوی کە ڕاست دروستی هەواڵەکانت بۆ خەڵک بە خەڵک بگەێنێ بۆیە ئەبێ زۆر وردبی و ئەبێ ئاگدار بی لەوەی کە ئەو شتێک کە ئەیکەیت لەگەڵ ئامانج و لەگەڵ پێداویستەکانی خەڵکە و لەگەڵ ئەو کێشە و گرفتانی سەردەما یەکەگرێتەوە بوونی بڵێن سوشیال میدیا لە ئێستاە
چەند ئاستەنگی دروستکرد ئەوەش ئەکرێت یارمەدەر و ڕێخۆشکەر بێ بۆ کەناڵەکانی ڕاگەاندن لەبەرەوەی ڕاستە تۆ منافسێکی بەهێز و سەرسەختت هەیە بەڵام خۆ جارێکی تر لەوێ ئەبینیتەوە جارێکی ئەتوانی ئەو سوۆسیال میدیایە بەکار بهێنێتەوە بەرشێ لەو کەناڵان کردوانە و سەرکەوتوش بوون لەو ئیشیان جارێکی تر بەکاری ئەهێنیتەوە بۆی جارێکی تر وا لە خەڵکی بێن و بەرامبەر شاشە براندینێک بۆ شاشەکە دووبارە واتە چەند ئاستەنگە ئەوەش چانسی تایە ئەگەر تۆ بتوانێت باشی مامەڵی لەگەڵا بکەی گرنگترین شت ئەوەی کە لەسەر شانی کەناڵی ڕاگەاندن بێ ئەوەیە کە لە ئەرکە سەرەکیەکەی بە دوور نەبێت ئەوەش خزمەتکردنی بەرژەوەندی گشتیە و خستنە ئەوەی کە بەرژەوەندی گشتی بخاتە سەر و هەموو بەرژەوەندەکانەوە و ئەکرێ لەو ڕێگەیەوە جارێکی تر خزمەت بە ئەو لایەنە بکەی کە چۆنڵی سەرپەرشتی کەناڵەکە ئەکات واتە گرتنی ڕێگەی ڕاست و مامەڵەیەکی دروست لەگەڵ ڕووداوەکان و کێش و گرفت و بابەتانی کە هەن بە شێوەیەکی تەندروست و پیشەیانە جارێکی تر خزمەت بە تۆ ئەکات وەکو ئەگەر بێت و کەسێک بیت یا کەناڵێکی ڕاگەاندن بی یا بڵێن حزبێکی سیاسی بی یان کۆمپانیایەک بی دروستە تۆ ڕێی دروست بگری باش ڕای جەنابیشە دکتۆر کاروان میدیا بوارێکی گرنگە بەڵام بەداخەوە لای ئێمە بەڕاستی زیاتر شێوازە نەرێنەکەی زیاتر بەسەر ئەرێنێکە گرنگە بەڕاستی کورساتیش لەم بوارەیە بەڕاستی بتوانێت چۆن پەیامەکانی بە شێوازێکی تەندروست بتوانێت ئەو کێشە ململانی کە ئەمڕۆ لە بواری میدیا هەیە بتوانێت بە شێوازێکی زانستی و بە شێوازێکی بابەتی پەیامەکانی بە شێوازێکی ڕازگویانە بۆ وەرگرەکانی بنێرێ گرنگە کورسات ئەمە لە بەرچاو بگرێت بەڕاستی زۆر سپاس مەمنون بە ئامادەبوونتان